21 ساڵ بەسەر ڕاگەیاندنی کۆمەڵی دادگەری کوردستاندا تێدەپەڕێ. ئەو حیزبەی لە قۆناغێکی سیاسی سەخت و لە نێو کێشمەکێش و ململانەی سەختدا خۆی ڕاگەیاند و توانی لەسەر پێی خۆی ڕابوەستێ. کۆمەڵی دادگەری بە شاهێدی چاودێرانی دۆخی پارتە سیاسیەکان حیزبێکی تەقلیدی و دووبارەی سەرگۆڕەپانی کوردستان نەبووە، بەڵکو بەردەوام خاوەنی دەستپێشخەری و تایبەتمەندی خۆی بووە. لە 21 ساڵی ڕابردوودا کۆمەڵی دادگەری کوردستان لە ڕیزی پێشەوەی پارت و حیزبە سیاسیەکان بووە و لە ڕوودا و پێگە و شوێنە جیاوازەکاندا خاوەنی دەستپێشخەری و پڕکێشی و هەنگاوی نوێ و تایبەتی خۆی بووە. کۆمەڵی دادگەری تاکە حیزب بوو کە لەلایەن جلهێزی جیهانیەوە بەبێ پاسا و بۆمباران کرا و 45 کەسی لە شەوێکدا لێ شەهید کرا. دواتریش تاکە حیزبی چەکداری کوردی بوو کە لەگەڵ بارودۆخی نوێی ناوچەکە چەکی دانا و دەستی دایە خەباتی مەدەنی. کۆمەڵ تاکە حیزبی کوردیە کە سەرکردە و کەسی یەکەمەکەی ماوەی 22 مانگ لە زیندانی ئەمریکەکاندا بوو، بەڵام نەک نەپووکایەوە بەڵکو لە گەشەی بەردەوامدا بوو. کۆمەڵی دادگەری تاکە حیزبی کوردیە کە خاوەنی شەهیدێکە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق، ئەویش مامۆستا محەممەد سەنگاویە و تاکە پەرلەمانتاری شەهیدکراوی کوردە لە بەغدا. لە ساڵی 2008 کۆمەڵی دادگەری کوردستان یەکەمین کەناڵی ئاسمانی ئیسلامی و ئۆپۆزیسیۆنی کوردی کردەوە و لەو کاتەوە خەڵکی کوردستان بۆ یەکەم جار جگە لە کەناڵەکانی دوو حیزبی دەسەڵاتدار بینەر و بیسەری بیرروبۆچوونی دیکەش بوون و سەکۆیەکی جیاوازی حەقبێژیان دۆزیەوە. لە بواری ڕاگەیاندنی ئاینی و بانگەوازکاریشدا کۆمەڵ یەکەم لایەن بوو کە کەناڵی ئاسمانی بانگەواز و ڕادیۆکانی سوننە و پەیام و دەنگی قورئانی کردە پەخشەوە و تا ئێستاش بەردەوامن. لە هەڵوێستا جیاوازە سیاسیەکاندا کۆمەڵ هەمیشە لە ڕیزی پێشەوە بووە. ئەو کاتەی بە وەزیر بەشداری کردووە لە کابینە جیاوازەکانی حکوومەتی هەرێم بە دانپیانانی یار و نەیار، وەزیر و بەرپرسانی کۆمەڵ باشترین و کارامەترین وەزیرەکان بوون. پەرلەمانتار و نوێنەرانی کۆمەڵیش لە خولە جیاوازەکانی پەرلەمان و نوێنەرایەتیەکاندا لە هەرێم و عێراق هەمیشە چالاکترین و جوڵاوترینی نێو ئەوانی دیکە بوون. بەسەرنجدان لە ڕابردووەکەی دەردەکەوێ کۆمەڵ گەورەترە لە حیزبێکی سیاسی، بەڵکو پرۆژەیەکی هۆشیاری و ڕزگاری خوازی و معریفیە و لە بواری سیاست و بەڕێوەبردنیشدا بەردەوام دەستپێشخەر و پڕکێش بووە. ئێستا کە 21 ساڵ بەسەر ڕاگەیاندنی کۆمەڵدا تێپەڕیوە، خەڵکی کوردستان بە ئومێدەوە لەم پرۆژە سیاسی و بانگەوازی و خزمەتگوزاریە دەڕوانن و پێیان وایە هەگبەی کۆمەڵ زیاتر لەوەی تێدایە کە لە ڕابردوودا بەخشیوێتی و ئەم حیزبە دەتوانێت ڕۆڵی زیاتر لە کۆمەڵگەی خۆیدا بگێڕێت.